ئامانجمان لەم کارە تەقەن وشارکردنەوەی خەڵکە بۆ ئەوەی کە فێر بن پابند بن بە ڕێنمایەکان دەستمان کرد بە دابشکردنی 1000 دەستکێش بەیانیش بەردەوام بێ و هەروەها 1000 کەمامە و هەروەها ئەو ماوادەی کە دەستی پێخاوێن نەکرێتەوە هاوڵاتیان سپاس بۆخوا کە زۆر پێشوازی لەم هەڵمەتە ئەکەن زۆربەی زۆری هاوڵاتیان و هیوادارین زۆربەی ببێ بە هەموو هاوڵاتیان. بە نسبەت ئەم ڕێکخراوانەی موجتەمەعی مەدەنیەوە کە هەڵساون بە تەوزیعکردنی ئەم کەرەستە مرۆیانە لە دژی یا بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە کە کێشەی خستووەتە ناو بەشەریەتەوە بە کاملی دەستخۆشییان لێ ئەەکەین و خۆپاراستن لە هەموو حاڵەکە کارێکی باشە ئینسان ئەتوانێت ژان ژاک رۆسۆوتەنی خۆی دکتۆری ژانی خۆی بێ. سپاسیا حکومەتداری ما کوردستانت کەین و ئەفریقا بوومە هاوڵاتیا دانای ئەوەت بەرژەوەندیە مەدا هەر کەسێک دش خوبش ڕاز بیتن ئەم حەسکێن ئەف خەلکەش هاریکار بیت گەل و فەحسا هەم بۆ گیانەوە باشترە هەم هاریکاریە بۆ دەوروبەرێ خۆ. ناحیه شلوزی هفبند پارێزگا هەولێرێ و مەفادی خۆلک و پشکنین بدانیم بوون کەسە داخلی پارێزگا دوی که دبن بو ساغلمی و گیان هاولاتیان و بو پاراستنش همی ایشا کرونا خودی رنما بو هاولاتیا بلهاد نوچون کیم ببیتن او جد خبسه قربالغ بله نشننگی ڕێکار و ڕێنمایەکانی حکوومەت هێرێمی کوردستان و هەروەها ئیدارەی ناوچەکە بە شێوەیەکی تۆکمە بەردەوامە بۆ پاراستنی کوردستان و هاوڵاتیان ئەوەی کە ئەمێنێتەوە بریکە لە خۆیاری و خۆپارێزی هاوڵاتیان و پابندبوون بە ڕێنمایەکان بۆەوەی کە ئەو مەترسیە بتوانێت کۆنتڕۆڵ بکرێت و گیانی هاوڵاتیان بپارێزرێت. ناحیەی خەلیفان وەکو بنکەی بەرگری شارستانی خەلیفان هەڵساین بە ڕشاننی کوچە و کۆڵانەکان و شەقامەکان و لێرەشەوە داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست هاوکار و هەماهەنگ بن لەگەڵ ئێمە بۆ ئەوەی بتوانین بە جوانترین شێوە کارەکەمان ئەنجام بدەین بۆ پاراستنی سەلامەتی جانی هاوڵاتیان